سلااوتان لێبێ ڕۆژانە بە هەزاران تەن خۆڵ و خاشاک فڕێدەدرێت لەلایەن خەڵکەوە لە ناو شار و لە سەیرانگاکاندا. زۆربەی ئەم خۆڵ و خاشاکە بریتیە لە خواردن، بەشێکیشی بریتیە لەو بابەتە پلاستیکیانەی کە بۆ ماوەیەکی زۆر دەبێتە هۆی پیسبوونی ژینگە و لە ناو ژینگەدا دەمێنێتەوە. لە بەرامبەردا کەسانێکی زۆر ئەرک و ماندووبوونی کۆکردنەوە و دوورخستنەوەی ئەم خۆڵ و خاشاکە دەگرنە ئەستۆ. ئەم بەرنامەی ڕوانگەمان تایبەت دەبێ بە تیشک خستنە سەر ماندووبوونی ئەو کەسانە. لەگەڵمان بن. پاکڕاگرتنی ناوشار بە هەموو کۆڵان و گەڕەک و شوێنە گشتیەکانیەوە لەلایەکەوە پەیوەستە بە ئاستی بەرزی ڕۆشنبیری هاوڵاتیان و لەلایەکی تریشەوە بەرهەمی هەوڵ و ماندووبوونی ئەو کەسانەیە کە بە دەستەکانی خۆیان پاشماوەی خەڵکانی تر هەڵدەگرنەوە. هەرچەندە سیستەمێکی ڕێکوپێکی دابینکردنی خزمەتگوزاری بوونی هەبێت، بەڵام بەبێ بەهاناوە هاتنی تاکەکانی کۆمەڵگا و دڵسۆزیان بۆ ماڵ و شار و ژینگەی خۆیان ئاستەمە وڵات پاک بکرێتەوە. کرێکارانی شارەوانی سەرڕای ئەوەی جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە پاککردنەوەی شار ئەرکی ئەوانە، بەڵام ئەوەی دەبێتە مایە نیگەرانیان ئەوەیە کە هەندێک کەس ئاستەنگیان بۆ دروست دەکات و تەنانەت سوکاتیشیان پێ دەکەن. من بەیانیان ساعت ئەف کەڵستم دەبێ عەفونی لە بازار بۆ بخۆم شۆفێری یەکەم عملەکانیشن لەگەڵ دێتن بەیانیان ساعت ئەوتونی و ئەمە دەست بەکار دەبێت. لەم کاتەوە دەست بەکار دەبین ئیشەکانمان باشە، بەس وەکو کاتی نیوەڕۆ بڕێک ئیشەکەمان تاخیر دەبێت لە بەقەڵە باڕغیەکە و خەڵکیش زبرەکە فرێداتن بە عەرز، یعنی ناکاتە ئاویەکە پڕ دەبێ فرێداتە عەرز، یعنی ناکە لە جێ کۆی کاتەوە فرێ دەدات. ئێمەش تاخیر دەبین هەتا لەبەر خەڵبارغی ناو شارەوە هەتا سوڕێنەوە زۆر تاخیر دەبین، وای لە دێکەمان زۆر پیس دەبێت. وەڵا ئەوکەی سەجادەکە کۆەکەینەوە زۆر ناخۆشە بۆمان، یعنی زۆر تاخیرشمان دەکات لە کارەکەمان. یعنی کارتۆنە پاکەتی جگەرەیە ئاوە زۆر شتیکەت، یعنی زۆر جارم بینیوە لە پێش ئەم ڕۆژتۆ کابرا عەلاگەی فرێداوە هەموو تۆی خواردووە شتیکەی خواردووە ڕەفرێداتن بۆ ئاویەکە فرێدا ناکاتە ئاویەکە دەکەوتەوە گۆڕە. ئەزەوە زۆر بۆمە ناخۆش دەبێت تا فڕی دەکەینەوە. شتەکە زۆر ناخۆشە. لە پێش چای منە لەو کاتەوە کاتی شیمنیش نییە، من دەچم نایم بۆ شوێنێشکە ئیسراحەتم ڕایەگرم هەڵی دەگرمەوە، ئەگەر ئەو نعی شعورەی نەبیت فرێدا من لەو باشترم هەڵی دەگرمەوە و کاتیش خۆشم لەو بە زۆر جارە. بەخوا زۆر جار جوونیشمان پێدەم، بەس ئێمە قبوڵ دەکەین ئیشەکەم وایە ناتوانم شەڕ بکەم. ئەو کاتێ ئێمە بەعازێرێن شوێنەکانمان پیسە سارەوەی ڕێمان لێ دەگرێ، خەڵکەکە مساعدەمان ناکەن، یعنی شت فرێداتن ئەم شتانەیە، یعنی زۆر ناخۆشە بۆمە لە جادە بین لە پێشمان فرێدە خڕکەینەوە. ڕێزمێ بۆ ئافرەتە زۆر ئافرەت بۆمان دوور دەکەنە دەرم بۆن لە بۆنە ناخۆشە و نان زەلامی تریش وا دەڵێ بەتەنیشتماندا دێ دەڵێ ئاو دەڕژێ بەزەوەی شەکەیمە وایە چی بکەین. یەکێکی تر لەو کەسانەی تەمەنێکی زۆری لە پێناو پاکڕاگرتنی شارەکەی خۆیدا تێپەڕ کردووە حەز دەکات وڵاتەکەی پێشکەوتوو بێت نەک دوا بکەوێ و لای ئەو پاک و خاوێنی شار و وڵات و ژینگە یەکسانە بە پێشکەوتن. دوکاندارەکان یارمەتیمان نادەن بەڕاستی. ئێمە کە ئێستا پاکەکەین و ئێرکوانە پاش 5 دقیقەتر فرێدە ناو جۆگەی ئەچم پێ ئەڵێمەم کاکە یارمەتیمان ئێوە پارەی خۆتان وەرەگرن، یعنی بە چاوێکی سووک هەیە سێرماکەیە هەیە خەڵکیش یارمەتیمانەدا ئێمە خۆشحاڵین بۆوانە کە یارمەتی ئێمەدەن، بەس هەیە خەڵک یارمەتی ئێمە نادا. ئێستا کەپسمانەیە لەگە ئەو کرێکارانە کەیش دەکەن، ئەو کەپسانە بەیانی دێت سار حەفت تا هەفتی شەو لە بازاڕە،
ئەوە ئیش دەکات چاردەورەی بازار ئیش دەکات و لە مشوار و باتە و ئەسواق شیروان ئیش دەکات ئێمە هاتنە خزمەتی ئەو شاری خۆمان بکەین بۆ شاری خۆمانە ئێمە ئەمانەیە کە شارەکەمان پێشکەوتوبی نەک پاشکەوتوبی ئێستا گچی لێدەین ئەیشۆین پاش دوو ساعتتر وەرەوە هەیە گوڵە بە ڕۆژە خوا فرێداتە ناو جۆگە ئەڵێن کاکە بۆ فرێدەیەوە هاوەیە ئەلە چی بکەم ینی هەندە خەڵک یارمەتیمان نادەن لە پاوخاوێن 13 ساڵە لەو شارەوانیەوە نەخۆشیەکەم نەگرتووە بۆ خۆم دەپارێزم لە هەموو شتێک چکە کە ئیش دەکەم پەنجەوان لە دەستەکەم کە پەنجەوان لە دەست کرد کە پیس بوو پەنجەوانێک فرەدەم ئی نوێتر ئەکەین چکە هەموو مانجێ هەر کرێکارێک 5 پەنجەوانێ هەیە مەسەن پیس دەبیتن ئەویتر فرەدا ئەو دانێ کە ناسەکان هەفتەی جارێک دێن هەفتەی وڵات لەوانەیە دوو هەفتە جارەشش بێن یعنی بە سودفە دەیان بینی کە بین خایەکەنەوە ئەم بەش مەجبوری ئێرە پیسکەی نەک 10,000 15,000 20,000 دەدەین ئەمە ئامادەین بەس جارەکەمان بۆ خایەکەنەوە بەسە فەرم تەماشایەرێکە ئاوێکی نازەم دیتی یان هەموو شکاوە بڕۆ تەماشایەکە بزانە چۆنە چاودێران و کرێکارانی شارەوانی گلەی و گازەندەیان لە خەمساردی و هەندێک جار بێباکی هاوڵاتیان هەیە کە نەک هەر هاوکار و پاڵپشتیان نین بۆ پاکڕاگرتنی شار و وڵات بەڵکو ئازاریان دەدەن و ڕێز لە ئەرکوماندووبوونیشیان ناگرن. نزیکەی ساڵێکە لە شارەوانی یەک کارەکەم کارەکەشم چاودێریە کاری من تەنها زبرە بەڵام کەوت زبرەی ئێمە کە دەریدەینین هیچ کەسێکەوە هاوکاریمان ناکەن بەڵام حاویەمان داناوە کە ئاویەکە لەبەر دەمی خۆیەتە کارتۆ نیشتووە فرێدەنە سەر جادەکە و کەس نایەختە ناوایە هیچ کەسێک نییە کە هاوکاریمان بکە هەمووی هەردرەی ڕقی لێمان دەبێتەوە وەک دوژمن تێمانەگە ئەو خەڵکێ ویان لێکردینەکە یعنی بیازار بین لە خۆمان ڕۆیشتومە کە لایلۆنم بەدەستۆ بکە تەوزیع بکەم لە بۆ سەر کرێکارەکان دەبیان ڕاوشاندووە دەبەکە بە من کردووە وتم بابە مەعاویە لە بەردە من نییە داوای لێبوردن ناکە هێچی لێ داوای لێبوردن بکە بەخۆی لە هەموو دنیا باش و خراپ هەیە بینە سەر ڕێی برایانی شارەوانی کە دێن خاوێن دەکەنەوە حتمما ئەوان سبەینان وەختیان هەیە دێن بۆیان مەحدود کراوە دێن لە کەپسەکان هەڵدەگرن پیساتەکە هەڵدەگرن زبڵەکە ئەیخەنە ناو کەپسی سەیارە طبعاً ئەوە پیساتی دەمینێتەوە لە پاشی کە دەمینێتەوە بێگومان ئەوە دیسان پیس و پەڕۆخی پیا دەکاتەوە گلەی ئێمەش لە شارەوانی هەیە لە شەریکاتەکان ڕاستە ئیشیان کردووە ئیشی جوانیان کردووە هیواداری لە داهاتوشتی باشتر بکەن بەس حاویەکان لە دوکاندارەکان نزیکتر بکەنەوە بەشی ڕێمایی تەواویان دەبی هەر هاوڵاتی دەبینی شەربەتێک دەخواتن دێ ئەوکەی بەدەست بێ قۆدیەکە فڕی دەداتە پێش دوکانی ئێمە خۆ ناچین برین ئاژا و چش بنوێنینەوە ئەوەی کە ئەو برادرە ڕێمایی نەکردووە. باجی گیان باشی بەرنمەیەکمان هەیە لەسەر فڕێدانی زبڵ و ئەو شتانە قسەمان بۆکەی باجی کوی باشی دەستەماچەکەم باجی بەرنمەیەکمان هەیە لەسەر خاوێن ڕاگررتنی بەردەرگا و ئەوانە لە کاتی وێنەگرتنا هەوڵمان ناژنێک بدوێنین بەڵام هیچیان ئامادەیان نەبوو قسەمان بۆ بکەن. ئەندازیارێکی شارەوانی هێما بۆ ئەوە دەکات سەرەڕای دابەشکردنی کرێکارەکان بەسەر شیفتی جیاوازدا بەڵام هاوکار نەبوونی خەڵکو و زۆری ئەو پاشماوەیی کە لە ناو بازار و شوێنە گشتیەکاندا بەجێ دەمێنن وا دەکات کارەکان بەباشی نەڕاتە پێشەوە. ئێمە بەپێی ئەو گرێبەستەی وەزارەتی شارەوانی لەگەڵ کۆمپانیای ناوبراو ئەنجامی داوە 284 کرێکارمان هەیە. کرێکار ئیشکردنەکەیان بەسەر چەند شەفتێک دابەش کراوە
شەفتی یەکەممان لە ساعت هەفتی بەیانی تا دوینی وەڕۆیە شەفتی دووەممان لە دوینی وەڕۆ دەست پێ دەکات تا هەفتی هێوارە هەفتی هێوارەشمان هەیە تا 11 شەو ئەمە کە ئەو هەموو شەفتەمان کەدانایە تەوزیعی سەر ئەو هەموو شەفتەمان کردیە خەڵکەکەیمە زۆر مساعد نییە یعنی لەگەر لە نەحیی زبڵ فرەدان حاویانماندانایە لە هەموو شوێنەکان بەڵام زبلەکان ناکەن ناو حاویەکان مەجبورین کە شەفتەکان زیاد بکەین لە ئەوی زبڵ نەمینێتەوە لە ناو شاری هەولێر ماگانە حدودی 30,000 تەن زبرمان ئەمە لە کەناڵەکانی ڕاگەیاندن ڕیکلاممان کردووە و بەردەوامیش هۆشیاری دابش دەکەین لەسەر خەڵک بەڵام خەڵکەکە پابەر نابێتن یعنی بە ئارەزوی خۆی هەر شوێنێک ببینە زبری لێفرە بڵە زبلەکە ناباتە ئەو شوێنەی کە ئەمە بۆمان دیاری کردووە حاویەمان دانایە سەلەمان دانایە بەڵام بە ئارەزوی خۆی هەر شوێنێک پێی باشبی زبلەکەی فرە بڵە والله هەتا ئێستا هیچ ئیجرعاتێک نەکرایە بەڵام لەگەر ئەو بڕیارەی کە دەرچوو لەلایەن ئەنجومەنی وەزیران کە پارەی زبر خڕم کرێتەوە لە شوێنە بازرگانیەکان یعنی ئێستاش مەسەلەن دوکانێک کە ماگانە 10,000 دەدا وەکو پارەی زبر وا هەز دەکاتن کە ئەمەی بەکرێ گرتیە دەبی غەزمان لە سەرمانە زبرەکەی فڕە بدەێت لەلایەن وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیەوە ماگانە بیمەی تەندروستیان بۆ دەکرێت کە ئەوە هەموو مانجێک بیمەی تەندروستی بۆ کرێکارەکان دەکرێت یعنی مەبلەغێکە پارە لە کۆمپانیا وەردەژیرە ماگانە مقابلی ئەوەی ئەگەر ئەو کرێکارە تووشی نەخۆشی بوو وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی پارەکەی بداتەوە و چارەسەری نەخۆشەکەی بکات ئێستا مانجی ئادار مانجی بۆنەی سەیران و یادەکانی ڕاپەڕین خەڵکەکی زۆر خۆی ئامادە کردیە لە بۆ دەرچوون بۆ گەشت و سەیران خەڵکەکە بە هیچ شێوەیە یعنی مساعد نییە هەستیش دەکەین ئێستا کە زبرێکی زۆر زیادی کردیە و داواکاریشم یعنی هاوڵاتیان لە شوێنە گەشتاریەکانیش یارمەتی تیمەکانی خاوێنکردنەوە بدەن نەک هەر کەس بەکەی خۆی زبر فڕە بدەن پسپۆران و چالاکانی بواری ژینگە جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە خێزان دەتوانێت ڕۆڵی گەورە بگێڕێ لە بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری ژینگەیی تاکو و نیشتیمان وەک ماڵی خۆمان نەبینین ئاستەمە خاوەن وڵاتێکی پاک بین. پاراستنەوە ژینگەیە نەبوونە هەشیاریەیە هەشیاریژی ئەکەم دەست پێ سەکەنێ شمالێ دەست پێت کرد هەر تشتێکی ئینسان پەروەردەماڵێ فێر بیت پاقژیا ماڵێ بگرە حتا پاقژیا گەڕێکێ پاقژیا مەدرسێ هەر پاقژیا کۆدی شمالێ دەست پێت کرد الڤێرێژی هەلبەت چەند مەسەلەکە هەیە چەند شارستانی پێشکەوی چەند مرۆڤ زێدە بن هەمی سەحسێ بۆ ژینگە هەیە و سەحسێ بۆ سەعادەتە ئینسانیە هەکەم بەرەخۆ بدەن دەست پێکە شارستانیەتێت کەون ژینگە هەیە کامل هەبوون چکۆ مرۆڤ تێن بوون ژینگە هاتیە پاراستن بەینەما vێگەvê چەند شارستانی زێدە بووی باژێر را بگرە سدود را بگرە شارع را بگرە ڕێکوبان هەمین سەرکیستەی ژینگە هەیە هەر کەسێک تربیەتێ وێ عویلێ ئەوە لێ ڕاد بیتن ئینسان چجا بەرەخۆنە دەدا کەسێکی وەک کێم ئەو مرۆڤە ئەو ژ مرۆڤە هەر وەکۆدی کۆمەلگۆیدا هەرێکی شولێخویە هەی یێ مدیر بی شولێخوی هەی مشروبی شولێخۆی هەی کەناسی شولێخۆی کەناسیژی ئەوێ شخۆ بگریت بێت گلێشە بە دەرگای خۆنیەتە پەقشکات بێت ئەم خزمەتەوەی بکەین بالعکس چین پتر عەتفەمەتگەلوە هەبێت پتر هەریکاریۆمەتگەلوە هەبێت ئەمژی ئەگە ببینی کۆسبایی ئەو پەقشکەری ئەوە نەهاتە ئەم خۆت گلێشت خۆ ڕۆکەین بە دەرگێت خۆ ببینە هۆکاری هەندێک و ژینگەوە پاش پەروەردە ئەوە وەکو وانەک برای من وانەکە پاراستنەوە ژینگە هەبیتن هەکار خود تەوعیەکە لاوەکیژی بیت نەمادێکی ئەساسی بیت بەس مەفروضە بە قوتابیە سەرەتایی بێنەفێرکردن و متەوەسە حتا گەیتە ژینگە برای من زانکویا بێت کولیژە ژینگە کولیژ و پەیمانگای ژینگای پارێزی هەبن دا شێن ئەم جیلێکی ژینگە پارێزیە چێکەین بۆ خۆ ژینگە خوب بکەنە خودان ئەو ژینگە بە هەزارە ساڵە دوژمنێ مەتێک دەت ئەم خۆ لێ بکەینە خودان سەرەڕای هەوڵی بەردەوامی کرێکارانی شارەوانی لە ناو شار و پارک و سەیرانگاکان لە پێناو ژینگەیەکی پاک و تەندروست خەڵکێکیش هەیە کە هەست بە بەرپرسیارەتی دەکات و پاراستنی ژینگەی کوردستان بەراورد دەکات بە پاراستنی سنوورەکان لە چنگی داعش. چیسە گەورە هەیە زمالەی خۆی بەلێ ڕەشە تێ دەکەن لە دێشتی گرەی دەدەین هەتا مەزال ببی دێش ئەو هازەیەک هەبی پەناک هەبی دای بنێن
ئەگەر مەزال هەبوو کەسەکە بەردەچی لەسەر دانێ نەوە با لێ بدا نیسان پەربیتەوە ئەوە نابێت لە گۆران کۆچە من هاتیمە تازە پیاسێ دەکەم وەڵاهی بەخۆ متەسیر بوویمە بەو حالەی لەوانەیە قسمەتی ئەوە باهێناوی هەموو ئێوان نییە لەوانەیە لە جازێ باهێناوی ئەمە زۆری ئێمارن ئێمە نابی ئەمە ئێماربین لە مەنداڵەکانی هەمانکەین نامن بخۆم وڵا من یەخچارم دەیدەی ئاگام نابیەوە نابی کە پێم گوتی ئەمن لە من لە هەر پەنجاکانەوە زغاڕای دەخۆم وەڵاهی لە مارە خۆمان دێمە مزگەفتەکە بچ ئەوە ئەو خانەی دیرام ئینتیزار دەکەم کە خەلاص بوو نایەمە سەزای زەمێرم قبول ناکە لە سەجادەی فەڕێ بدەم ئیلا بگەمە دیێشم مارە ئەوان زانە زوارەکان دەرەدامە ناوێندرێ من بۆ کەسان دەرەنبانێ بۆ سەیران بۆ گەشت لەبەرەوەی پاشماوەکەی فرێدەم بەیانی من ئەزێ دەدا بەس جومعەکەی ئەتوانم بێم شەومان جارەوە هاتوومە لەبە پیساوی حەفازە و چێشتی کۆنە فرەداوە شوێن نەبوو هاتنیمە و گەڕامە شوێنەوی دانیشتم خوات زانی ئەمەەوە دەست بە خەڵکەی دەرێم خەڵکەکانی پێشمەرگەی زۆر خوڕی خۆی فیدا کردی خاچی کوردستان دەپارێزی حدودی دەپارێزی بە شەو بە ڕۆژ بە سەربا بە گەرما ماڵم مناڵی بەجێ هێشتیا دەیە حدودەکەی داعش بۆ پیسینەکە کەسەوە بەخۆ لێرە بە زەبر پیشتی دەکە ئەی فەرق دەبێت تۆس هەست لە کتەبی بەرامبەر بە چاکەی پێشمەرگە بدەیتەوە سەبارەت بەو کەسانێک کە دێنە سەیرانگاکان ڕۆژی جومعانیان ڕۆژی دییان ڕۆژی نەورۆزان نابێ ئەو حالە شتی لە سەرەوەی فرەدەن و برێن دەڕۆین و ڕۆژەشکا دەبێت کاتی ڕۆیشتنیان هەمووی خڕکەنەوە و فرەدەنە جێکی دیاری کراوە بۆ ئەوەی زبالەکان بێ خڕکەنەوە بیبن هەروەک ئاشکرایە پەروەردە ڕۆڵێکی گەورە دەگێڕێ لە پێگەیاندنی تاکی خاوەن ئینتیما بۆ ژینگە و خاک کچێکی گەنج فێر کراوە کە نابێ پاشماوە فڕێ بدرێ چونکە لەگەڵ هەموو فڕێدانێکی خۆڵ و خاشاکدا کەسێکی لە تەمەنی باوکیدا دەبێ بچەمێتەوە بۆ ئەوەی هەڵی بگرێتەوە کاچینە سەیران خۆم تەمەنم بچووک نییە ینی گەر شتێک ببینم هەڵیەگرمەوە کە شتێکیشم خوارد پاشماوەکەی فڕێ نادەمە سەر ئارزەکە کاچینە سەیرانیش لەگەڵ خاڵم یان مامەمەتین ئەوان پێمەڵێن بۆت نییە هیچ شتێک فڕێ بدەیت ئارزەکە لەبەرەوەی کە تۆ شتێک فڕێ دەیت ئارزەکە ئەبێ یەکێک خۆی بچەمێنێتەوە کە لە تەمەنی باوکتایان باپیرەتە بۆیە بۆم نییە هیچ شتێک فڕێ بدەم ئەژڵێن بەڕاستی ینی خەڵکی ئەگەر ناتوانن کوردستان خزمەت بکەن بەس تێکی مێن ینی پیسی مەکەن ئەوە بەسیترین شتەکە بتانن بۆ کوردستانی بکەن تەنها پیسی مەکەن خەمخۆرانی ژینگە پێیان وایە ژینگە سامانێکی نیشتیمانی و مرۆیی گەورەیە و لە ئێستادا لەژێر هەڕەشەدایە ئەگەر ڕژ نەبین لەسەر پاراستنی ئەوا لە ئایندەدا تووشی کارەساتی گەورە دەبین ئامانجی هەرە سەرەکی بریتیە لە هوشیارکردنەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە هەمبەر ئەو ژینگەی تیاژین چونکە ژینگە سەروەتێکی نیشتیمانیە ژینگە ژیانی مرۆڤایەتیە ئەمڕۆ ژینگەی هەرێمی کوردستان لە ژێر هەڕەشەیەکی جددی زۆر ناڕێک و پێکایە بەجددی ئەمڕۆ ژینگەی هەرێمی کوردستان زیاد لە ڕادەی پێویست دەستدرێژی ئەکرێتە سەری زیاد لە ڕادەی پێویست مافەکانی پێشێ لەکرێ پەیامی ئێمە پەیامی مرۆڤایەتیە پەیامی ژیان دۆستیە پەیامی ئێمە ئەو پەیامەیە کە هەموو هاوڵاتێکی بەڕێز لە هەرێمی کوردستانە چۆن بێ خەو بێ خواردن بێ ئاو ئیدارە ناکە ئاوا ئەبێ ژینگێکی پاک و تەندروستی بۆ دابین کرێ ئەم ژینگە پاک و تەندروستەیش ئەوەسیێتەوە سەر ئاستی ڕادەی هۆشیاری و ڕۆشنبیری تاکی کوردی ئینتیمای تاکی کوردی لە ئاستی هۆشیاریەوە سەرەگرێت بە هیواین هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان هاوڵاتیانی بەڕێز لە ئاست ژینگەی دەوروبەریان ژینگەی هەرێمی کوردستان بە وریاییەوە هەنگاو بنێن ڕێزی ژینگەی هەرێمی کوردستان بگرن سەر چاوە ئاویەکان ئەمڕۆ سەروەتێکی گەورەی نیشتیمانیە داوا لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەین ڕێزی دەست و شاخ و سەوزایی هەرێمی کوردستان بگرن بەڕاستی ژینگەی هەرێمی کوردستان ئەگەر هەوڵی جدی بۆ نەدرێت هەنگاوی پێویستی بۆ نەدرێت لەژێر هەڕەشەی زۆر جدیایە داوا لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەین لە بەکارهێنانی پلاستیکەوە لە فڕێدانی مەوادی پلاستیکەوە لە بەکارهێنانی ئەشەی سەفەریەوە کە بەداخەوە ئەمڕۆ هەمووی لە پلاستیکێکی کوشندە پێگاتووە هەنگاو بنێن بەرە و ئەوەی کە ڕێژەی بەکارهێنانی پلاستیک کەم بکەنەوە هەنگاو بدێن بەرە و پاراستنی سەوزایەکان لە شاخ و دەشتی کوردستانە هەنگاو بدێن بەرە و پاراستنی سەرچاوە ئاویەکان
ئەمڕۆ سەرچاوە ئاویەکانی هەرێمی کوردستان بە ڕێژەیەکی زۆر خراپ پیس ئەکرێن خەڵک هەیە سیارە لە سەرچاوی ئاوا ئەشوا لە ڕووبارە ئەشوا بەتەن زبڵ و پیسایی تێ ئەکرێ پلاستیک و ئەشیای سەفەری و سفرە و قاپ و ئەمانە هەمووی لەو دەشت و کێوانە فڕێ ئەدرێت. رأي من پیسکردنەوە ژینگ هەیە عیبەکە گەلە کۆمەڵزنە ئەو نەتیجە بێ شعوریەیە نەتیجە بێ تێگەهشتنەوەیە بۆ واقعەوی ئەگەر پیچێک ئینسان وەختێ مرۆڤ عەتفێک و ڕەحمێک ئینتیما نەتەوەی هەبێت گەل ملەتێک و گەل وڵاتێک و گەل ئەم هەمی وەک پێشمەرگە من ئەمێ ڕەحۆ و گوری ملەتێک وکەین ما چییە کە گلێشێک عادەکی بێ زۆر احتیاجیان بچین وی گلێشە ڕۆکەین چکە ئەگە ئەو گلێش احتیمالامینی دەبێتە ئەگەر نەسەخەیەکی بۆ ئەیکێدی از ببم سبب ویگلش بام رقم آن هیچ مبلغ خو ام همین هاری کار پشتوانت نبی کو مال خو یعنی ام همین شمال درس کرد وقتی زبر نواجی گلش و برمایت خو گل خو بینم کنا سیرت خدا و بینم کنا ساتلیت گلش دا هک هیچ ما وی بکد از باید کم پاکشگر کناست بلدی و آن هن زحمتی برونه بد بێگومان هاوڵاتی هۆشیار جێگەی تەقدیری کۆمەڵگاکەیەتی ئەمڕۆ هەر هاوڵاتیەک بێزگە لە بواری ژینگەشت لە هەر بوارێکی ترە خزمەتی پێشکەش بە مرۆڤایەتیەکە جێگەی سوپاس و پێزانینە بۆ خۆ ئێمە ڕۆژانە هەمومان بەردەوام وەک یەک ئەکتیڤیتیمانێ وەک یەک چالاکی و دەوام و هەموو شتانی هەموو هاوڵاتێکی ئاساییەکە هەمومان هەمانە بەڵام ئەوەیە جیاوازی هاوڵاتی چالاک لەگەڵ هاوڵاتەکانی تریاچی ئەو ئەرکەی کە پێویستە لەسەر شانی بۆ خزمەتی مرۆڤایەتی ئەو زیاتر هەنگاوی لێنێ پاراستنی ژینگەیش هەنگاوێکی گرنگە هەنگاوێکە بە خزمەتی مرۆڤایەتی ئەمڕۆ ئێمە ئەگەر لێرە پایەیە کەمتر بسووتێنین درەختێک کەمتر ببڕینەوە وا نەزانین تەنیا خزمەتی ئاوەهای هەرێمی کوردستانەکەین دوجار ئەم گەورەبوونی ئەمدارە نەبڕینەوەی ئەمدارە نەسووتاندنی ئەم تایە پیس نەکردنی ئەم سەرچاوە ئاویە خزمەتی هەموو سەرزەویەکە چونکە ئێمە بزانین کە هەموو سەرزەوی هەموو زەوی یەک ژینگەی هاوبەشی هەیە. از خب رای خواست نمی‌بجم کنتیمال گل ویژنگینه بس چه می‌توانی که درجه نه درجه دیگه که گله که قصداره به بریامت کن تن کاوجات دخوزا گلای کن داره کن برانبر چه ویژنگا خوب پاکش کن داره که بچینه گلای یعنی رنگ ویژنگی پاک کن اگه له مخابن هندکی تین هم ده بحثی واسیرانا کن گله چنه سیرانو جه خوب پاکش نکن مثلا بسیار اوه مال خدای اوصای آن نه یعنی حس کد ملاوی پاکش بید یا لیک دای بید بخشی سروبر بید یا لیک دای بید یعنی گازدام اوه خیلی که بلاش در وجی بخدنوی کچرو ملاوی صاحب پاکش بید یا پرکوبی جدر وجی بلا حفاظ سروی کلتوری کرد سروی جنگهی کرد که از وقت آماجم پیدا گلک تن قصد ربیاریامت کن چندین گلک داخل کن چندین داره که بالمقابل شد و برانبری مال خو مثلا پارچه که باغچه نهاتی آوا کردن بجسای دم ده پاکش کردن و لیک دن و درست کردن داخل گلش نافته یعنی واجی معانات تین برانبری چه وره پاکش کردن لیک دن کسکاتیه که نافته چینن برانبری مالویا پاکش بد هر تو حس که برانبری مالاتا پاکش بد بس تو حس نه که جنگه های گشتی پاکش بد ناو کناسی نظام الدخل که بچگی نخوشه بس بالعکس اف کاریو پیروزه بونمنا مثلا خلقی ما یم ده بحثی دوی که احتمال وی کاری بحث نگه وی کاری بیاد مثلا اگه شو در به ولات احتمال افکارش دست نکرد بوچی چون مرا سریگی چه پاکجای باجریه یعنی بلا برای خلقی ما کفته یوری بلا ام پاکجیا باجر خوب گین پاکجیا جادت خوب گین پاکجیا پاکجت خوب گین و مرا سریگی هم ده بحث کاری خوب گین خاصا باکجت ما
گەلە خەڵک ئەم دەلیێت دەینێ بێنە بەخشدا بەس ئەم هەر ئەمژگۆریە بدەینێ پاقژە جێ خوبتێ پشتی تۆ دەرکەوی ساکی کاتە زەرفەی گرێشەی ئەتشتێ تۆ خۆیژی جارەگەل گەل خۆلەیدا پاقشکە پارێزگاریکردن لە شوێنی ژیانی خۆمان بە خاک و ئاو و هەواوە پارێزگاریکردنە لە تەندروستی و ئاسوودەیی ئێستای خۆمان و هاوکاتیش نیشانەی خەمخۆریمانە بۆ ئایندەی نەوەکانمان چونکە هەر تێکدان و پیسکردنێکی ژینگە لە ئێستادا بەرتەسکردنەوەی ئەگەرەکانی ژیانێکی ساغڵەمی نەوەکانی دوای خۆمانە. پاراستنی ژینگە ئەرکێکی کۆمەڵایەتیە و دەکەوێتە ئەستۆی هەموو تاکێکی کۆمەڵگە. پەروەردە و ئاستی هۆشیاری و ڕۆشنبیری تاکەکان ڕۆڵێکی زۆری هەیە لەوەی کە ژینگە بە خاوێنی بمێنێتەوە بە ئاو و هەوا و خاکەوە. تا ڕوانگەی داهاتوو کاتێکی خۆش.